سەرۆکۆمارەکانی پێشووتری عێراق لە سەرەتای دروستبوونی عێراقی نوێوە تا دووەهەمینیان کە سەدام حوسێنی دیکتاتۆر بوو یان بە دەرمان خواردکردن یان کودەتای سەربازی و تیرۆرکردن و لە سێدەرەدان کۆتایی بە ژیانیان هێنراوە. بەڵام سەرۆک مام جەلال لە کۆچی دوایەکەشیدا جیاواز بوو بە ئاشتیانە و لە نێو خۆشەویستی و پەرۆشی گەلەکەیدا ماڵاوایی لێکردین. مام جەلال سەرۆکۆماری پێشووی عێراق و سکرتەری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەیدەی 2017 لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا کۆچی دوایی کردو بە فڕۆکەیشی عێراقی ڕاستەوخۆ هێنرایەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و ڕێوڕسمی پرۆتۆکۆلی بۆ ئەنجام درا و دواتر بە بەشداری سەدان هەزار کەس بەڕێکرا بۆ مزگەوتی گەورەی شاری سلێمانی و نوێژی مردووی لەسەرکرا و دواتر لە گردی دەباشان لە نزیک ماڵەکەی خۆی بە خاک سپێدرا. ئەمەش لە کاتێکدایە بە پێیەوە بەڵگەنامە مێژوویانەی کە لە ماڵپەڕە عەرەبیەکان و توێژەرانی بواری مێژوو بڵاویان کردوتەوە سەرۆک مام جەلال تاکە سەرۆکی عێراقا کە بەهۆی نەخۆشی کت و پڕەوە و بەسەر شانی خەڵکەکەیەوە و بە سەربەرزی کۆچی دوایی کردبێت و بە مەراسیمێکی شایستە بە خاک سپێدرابێ. جیاواز لە سەرۆکەکانی دیکەی عێراق کە هەریەکیان بە شێوەیەکی جیاواز کۆتایی بە ژیانیان هاتووە. ئەو سەرۆکانەی کە سەرۆکایەتیان کردووە لە عێراقدا هەریەکیان بە شێوەیەکی جیاواز و توندوتیژی کوژراون. شا فەیسەڵی یەکەم کە بە یەکەم پادشای عێراقدا دەنرێ دەرمان خوارد کرا و بەو ڕێگەیە گیانی لەدەستداوە. دوای ئەویش شاغازی بووە فەرمانڕەوای عێراق و دواتر ئەویش کوژرا و بەو شێوەیە گیانی لەدەستدا. دواتر شا فەیسەڵی دووەم بووە پادشای عێراق و ئەویش لە ڕێگەی گولەبارانکردنەوە گیانی لەدەستدا. عەبدولئیلاه بە هەمان شێوە لە ڕێگەی چەکەوە کوژرا و دوای ئەویش نووری سەعید بەدەستی عەبدولکەریم قاسم کوژراوە. دواتریش خودی عەبدولکەریم قاسم لە کودەتایەکی سەربازیدا بەدەستی عەبدولسەلام عارف کوژرا. دوایەوەی عەبدولسەلام عارف دەبێتە سەرۆکی عێراق بەهۆی ناکۆچیەکانی دەور و پشتیەوە هەوڵی کوشتنی دراوە تا دوایین جار لە ڕێگەی سوتاندنی فڕۆکە تایبەتەکەی دەکوژرێت. دواتر عەبدوڕەحمان عارفی برای دەبێتە سەرۆکی عێراق و جارێکی تر ئەویش ناچار دەکرێت بە زەبری هێز دەستبەرداری کورسی دەسەڵات بێت و بەهۆی حەسرەتی دوورخستنەوەیەوە گیانی لەدەستدا. لە ساڵانی هەفتاکانیشدا دوایەوەی ئەحمەد حەسەن بەکر دەبێتە سەرۆکی عێراق ئەویش لەلایەن سەدام حوسێنی دیکتاتۆرەوە کاوکات جێگری بوو بە زۆر ناچار دەکرێت دەست لە کار بکێشێتەوە و دوای ئەویش دەرمان خواردوو دەکرێت و دەکوژرێت. دووهەمینیشان سەدام حوسێنی دیکتاتۆر بوو کە دوای زیاتر لە 35 ساڵ لە فەرمانڕەوایی کردن بە زەبری ئاگر و ئاسن لەگەڵ گەلەکەیدا لە پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2003 کۆتایی بەدەسەڵاتەکەی هێنرا و دوای دەستگیرکردنی بە تاوانی جەنگ سزای لە سێدەرەدانی بەسەردا جێبەجێکرا. لە هەموو مێژووی خوێناویەکەی عێراقدا سەرۆک مام جەلال بووە تاکە سەرۆکی عێراق کە لە ئامێزی گەلەکەیدا بە مردنی ئاسایی کۆچی دوایی کردو گەلانی عێراق بەسەر جەم پێک هاتە و بۆ چوونە جیاوازەکانیەوە فرمێسکیان بۆ ڕشت و هەموانی دڵتەنگ کرد. بەوەش لەگەڵەوەی لە ژیانی خەباجێڕی سێ چارەکە سەدەی تەمەنیدا بۆ سەرخستنی دیموکراسی و مافی مرۆڤ و بەدیهێنانی مافی گەلەکەی مێژوویکی شکۆدار و سەربەرزانەی تۆمار کرد. کۆچی دوایی و ماڵاوایەکەشی بۆ ڕووداوێکی مێژووی بێوێنە کە مردنێکی ئاسایی و لە ئامێزی گەلەکەیدا گیانی سپارد و دۆست و نەیارانیشی بۆ ماڵئاوایەکەی بەداغ بوون.